ئەمڕۆ لە نێو کڵێسی ماریۆسفم کە ئەمڕۆ 25 مانگ ڕۆژی لەدایکبوونی حەزرەتی مەسیحا بێگومان ئەم ڕۆژە ڕۆژێکی زۆر پیرۆزە لای ئەو کەسانی کە مەسیحن لای مەسیحیەکان ئەم ڕۆژە بەرز ئەنرخێنرێت بێگومان لێرە و لەوێ کە ئەگەر باس بکەین کە ئەم شەو 24 مانگ لەسەر 25 ئەم دوو ڕۆژە دەستنیشان کراوە بۆی کە کۆمەڵێک عادات و تەقالیدی خۆیان لێرە لە ناو کڵێسا یاخود لە ناو ماڵەکانی خۆیانە مەسیحیەکان پەیڕەویان کردووە بە پێڕۆکردنی کۆمەڵێک دابوونەریتی خۆیان و بە ئامادەکردنی کۆمەڵێک خواردن و هەم نوێژی گەورەشیان کردووە لە نێو کڵێساکانە یاخود ئەوانی کە لە ماڵەوە بوو بێتن نوێژیان کردووە و ئەگەوشی کە فریانە کەوت بێت بۆ نمونە لە کڵێسا فریانە کەوت بێت لە نێو ماڵەکانی خۆیانە نوێژی گەورەیان کردووە بێگومان ئەمڕۆژ لە کاتژمێر هەژ وەک ئەبینن کە ئەمڕۆ من لە نێو کڵێسای ماریوسفم لە کاتژمێر هەشتا تاوەکو کاتژمێر 9 بەیانی نوێژی گەورە کراوە و لە ئێستا بۆ نمونە با بڵێ نێو کڵێسا چۆڵ بووە بەڵام لە پاشکەمێکی تر کۆمەڵێک میوانی تریەت و پێشوازیەکی باشیان لێکدێت بێگومان لە هەرێمی کوردستان بە نزیکەی یاخود بە کەمتر لە 100,000 کەسی مەسیح هەیە لە شاری سلێمانیش بە نزیکەی 1000 مەسیح هەیە و ئەگەر هەڵە نەبم 320 خێزانی مەسیحیش لە ناو شاری سلێمانیە هەن بێگومان ئەم شەو بەباشی بەڕێکراوە وەک ئەوی کە پێشتر لەگەڵ میوانەکەمان گفتوگۆم کرد کۆمەڵی خێزانی باش لە نێو کڵێسای ئامادەبوو نوێژی گەوری خۆیان کردووە و ئەم ڕۆژەش لە هەموو گیان و هەم لە هەرێمی کوردستانە بێگومان بەرز ئەنرخێنرێ و ئێمەش لێرەوە پیرۆزبایی خۆمان ئاڕاستی کەسانی مەسیح ئەەکەین بێگومان ئەم ڕۆژە تایبەتمەندی خۆیە بۆ ئەوەی من زانیاری زیاتر لە بۆ ئێوە بۆ بینەران بگوازمەوە ئەچمەلای زۆر بەڕێز کاک ئامانج ئەنوەر کا بەڕێزیان لێرە لە ناو کڵێسی ماریوسف لەگەڵمانە ئابێت کاک ئامانج سلااو لێبێت و ئەم کاتت باش بێت خۆت بناسێنە بۆ ئێمە بۆ بینەران من ناوم شەماس ئامانج ئەنوەر لە کەنیسەی ماریوسف لە سلێمانی سەرتا پیرۆزبای ئەم ڕۆژەتان لێکم لێرەوە پەیامی خۆت چییە؟ ئێمە بڵین ئەم جەژنە جەژنێکی زۆر پیرۆزە بڵین بۆنەی لەدایکبوونی حەزرەتی عیسایە ئێمەش بە گوێرەی تەقالید و ئەمان بە شەو بڵین زیاتریین قەداسەکانەکەین قەداسی شەو بڵین ئەوە ئەگەێنێکە بڵین فریشتەکانی ئاسمان هەمووی ئامادە باشیان کردبوو بۆ هاتنی حەزرەتی عیسا بۆ لەدایکبوونی حەزرەتی عیسا بۆیە ئەستێرەیەکی جوان درەوشایەوە لە ئاسمان ئەوە نیشانەیەک بوو لە ئاسمان بۆ ئەوەی حەزرەتی عیسا لەو شوێنە لەدایکە بێ لە بیت لە حەمیانی بیت ماڵی نان بڵین کە حەزرەتی عیسا خۆی کرد بەنان ئەو بڵین قوربانی قێستای خۆین هەمووی لەوە هاتووە اینجا مەلایکەکانیش لە ئاسمانەوە هەمویان بەیەک دەنگ بڵین تەرانیمیان وت المجد لله في العلا وعلى الأرض السلام ورجاء الصالح لبني البشر کاک ئامانج ئەو دابوونەریتەی کە لە نێو مەسیحەکانە هەیە ئەمە چۆن چۆنی پێشوازی لێکراوە کە ئەم شەو 24 مانگ لەسەر 25 کە بۆ ماوەی 2 ڕۆژ بەردەوام ئەبێت ئەو بابەتانی کە لە نێو ئەم دابوونەریتی خۆتانە پەیڕەوی ئەەکەن چی لە خۆگرێت مەسیحەکان تا چەندە لە نێو کڵێسای ئامادە بوون بۆ ئەوەی کە نوێژی گەورە بکەن کە پێشتر با بڵێن قەشە لە پێشەوە نوێژەکە دوجار ئەو کەسانی کە مەسیحن لە دوای ئەوە نوێژەکە پەیڕەوەکەن ئەمە چۆنی وەڕێوە دەچێت ئێمە پێڵین قداسمان هەیە تقریبان بە شێوەیەکی ڕۆژانە ئەگەر لێرەش نەبێت بەس ڕۆژانی تایبەتی هەیە و قداسانە ئەەکەین اینجا بڵین بۆنە و شتمان زۆرە لە هەموو بۆنەیەکە قداسێکی خۆی تایبەتی هەیە ئەم بۆنەیە بڵین بۆنێکی زۆر گەورەیە خەڵک زۆر ئامادەکاریان بۆ کردووە کە پێی ئەڵین قداسی میلاد یعنی لەدایکبوونی حەزرەتی عیسا ئەمانیش هەمویان خۆیان ئامادە کردەوە بۆی بێن بۆ قداس ئیتر کاتەکانی بڵێن جیاوازە هیوا هەیە بە شەو بڵین بە بەیانیان خەڵکەکەیت بۆ ئێرە و هەر هەمووی بەشدارە بێ لەو قداسە بەڕێستان با بڵێن نان و چشتی تایبەتان ئامادە کرد و خواردنی تایبەتان ئامادە کرده بوو خۆتان چۆنی پێشوازیدان لەم ڕۆژە کرده بوو یاخود خێزانە مەسیحیەکان خواردنیان ئامادە کرده بوو پەیوەندی کۆمەڵایەتیەکانتان چۆن بوو لە نێو خۆتانە خێزانەکان زۆربەی زۆریان بڵین تر پێشەوەی جەژن خۆیان ئامادەکەن بڵین ئەگەر بۆ جلکڕیم بێت ئەگە بۆ نان خواردن بێ شتی تایبەت هەیە مەسەنەیکەن لە ماڵەوە ماڵەکان ئەڕازێنەوە بڵین ئیتر درەختی بڵین هی میلاد بێ شەجەرەت المیلاد ئەوانە هەموو شتێک حازرەکەن
بە شێوەیەکی تایبەت ڕازێنرێتەوە و ئیتر یەکە چێ بۆ لای یەکتری و مەسەلەن یا بە شێوەی تەلەفۆن یا بە شێوەی مەسەلەن لە دووری وڵاتن مەسەلەن ئەوانە پەیوەندیەکان ئەبێت پیرۆزبایی لە یەکتری ئەکەن. ئێستا ئەبینین لە نێو مسلمانانە دوو جەژنی تایبەتمان هەیە، جەژنی ڕەمەزان و جەژنی قوربان. لەم دوو جەژنەیە خێزانەکان پەیوەندی کۆمەڵایەتیەکانیان زۆر بەهێزە سەردانی یەکتری ئەکەن. ئێوە لەناو خۆتانە کە ئێوە لەناو شاری سلێمانیە خەڵکێکی زۆر مسلمانن و لەگەڵ ئەوەشە مەسیحیشی تیاژی، ئێوە چۆن ئەو پێکەوە ژیانەتان لەگەڵ کەسانی مسلمانە هەماهەنگ ئەکەن؟ با بڵێن پێکەوە ژیانەکانتان چۆن ئەبێت، چۆن ئەمە وا بکەن کە ئەو پەیوەندی کۆمەڵایەتیانە بەهێز بکەن لەگەڵ یەکترا؟ ئێمە هەر بڵین پەیوەندیەکانمان باش بووە و هەر بەرەوباشی چووە تا ئێستا شەر باشە، وابزانام هەر بەردەوامی ژەبین بەوە، چکە ئێمە خۆمان جا نەکردوێتەوە تقریبان هەر لە مناڵی هەومان خەڵکی ئێرێن و لێرە ژیاوین لەگەڵ بڵین برادەر و دۆست و زۆر کەسانمان هەیە هەر بڵین کوردن و ئەمانە ئێمە خۆمان جا ناکەینەوە بەڕاستی. بەزیتر بڵین هەرێکە و دراوسەیەکی هەیە، ناسیاوی هەیە، برادەری هەیە، ئیتر ئەزانێ من زۆر برادرم هەوە پەیوەندیان پێکردوم، ئیتر ئەو عیلاقاتانە ئاوا ئەبێت بە گوێرەی بڵین پەیوەندیەکان زیاتر بە یەکتریەوە. کاگاماش پێشتر من لە وتەکانمە ئاماژەم بەوە کرد کە لە هەرێمی کوردستانە کەمتر لە 100,000 با بڵێن مەسیحی هەیە، لە شاری سلێمانیش بە نزیکی 1000 مەسیح. ئەمانە ینی خۆت لە زاری خۆتۆ ئاماژی پێ بکەی چەندێک مەسیح لە شاری سلێمانیە خێزانەکان چەندێکن ڕووی لە کەمی کردووە، ڕووی لە زیایی کردووە، ئەمە چۆن چۆنیە بە کورتی وەڵامان بیتەوە؟ بیدایەت بڵین مەسیحەکانی سلێمانی تقریبا 400 بۆ 500 کەسێک بوون، زۆر نەبووین، ئێمە کەم بووین بەڕاستی، ئیتر خەڵکیش زۆر ڕێ بۆ دەرەوە. دوای ئەوە بڵین بە هۆی ئەم شەڕ و شۆڕی بڵین ئەم ئاخریە داعش بڵین بۆ سەر مووسڵ و بۆ شوێنەکانی کە وردە وردە خەڵکەکانی تر هیجرایان کرد، ئاوارە بوون و هاتن بۆ هەولێر و مەسەڵەن بۆ سلێمانی و ئێتە بڵاویان کرد بەڕاستی. تر ئێرەش بەشێکی زۆریان هاتن بۆ سلێمانی، یعنی ئێستا ئەمانی کە لێرە زۆر بەیان ئەیان بینم لەوانێ نیان ناسم خەڵکی بڵین ئاوە دەرەوە، بەڵێ یعنی ئێستا تێکەڵ بوون، ینی هەر خەڵکی سلێمانیە خەڵکی زۆرمان بۆ هاتووە ئێستا. ئیتر بە تاکید نازانم چەندنەوە بڵین قەشە زیاتر ئەزانێ، بەس وام بیست و احتیمالە 320 عایلە بن. قسەکانە خۆش بێ کاک ئامانج، وەکو ئەوی کە من دوا پیرۆزبایی خۆم ئاڕاستی ئێوە هەم سەرجەم مەسیحیەکانەکەم بە ئومێدەمەوەی کە لە ماوەی ئەم دوو ڕۆژەیە ئەو دابوونەریتی کە خۆتان هەتانە بە شێوازێکی زۆر باش بەڕێ بکەن و دوا پەیامی خۆشت کەمتر لە دەقەیەک وەڵامم بیتەوە. سپاس دەکەم. ئێمە شەر پیرۆزبایی خۆمان لێرەوە لە کەناڵەکەتانەوە بۆ جیهانەکەین و بە تایبەتی ئەوانی کە لە سلێمانین هیوادارین جەژنێکی بڵین پڕ لە ئاسوودە و ئارامی و ینی ئەمانە ئێمە هیچی کەمان ناوێت، هەر خەڵکەکە ئەمانەوێ ئاسوودەی هەبێت، ئەوە بۆ تەمەنایەکەین بۆ هەموو کەسێک. زۆر سپاس. دەسەکانە خۆش سپاس بۆ وتەکانت. زۆر سپاس. فەرموو. بەڵێ وەکو میوانەکەم ئاماژەی بەوە کرد کە کۆمەڵێک زانیاریە یا لەسەر ئەم ڕۆژە و بەدەر لەوەش کە پێشتریش باسمان کرد بۆ ماوەی 2 ڕۆژ ئەم ڕۆژە بەرز ئەنرخێنرێت ئەو کەسانی کە مەسیحن هەم لە نێو ماڵەکانیان خۆت لە نێو کڵەساکانیان نوێژی گەورە ئەکەن و بەباشی ئەم ڕۆژە بەڕێەکەن.